بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێ من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و میوانەکەشم لە شاری هەولێرەوە لەگەڵتانە بین بۆ باسی ڕۆژ لەم تەوەرە مەبەستمانە ئێمە لە کوردستان 24 لە ڕوانگەی دید و بۆچوونی کورد لە هەر شوێنێکی جیان بێت لە هەر پارچەیەکی کوردستان بێت قسە لەسەر پرسی ڕێفراندۆمی سربەخۆیی بکەین و مەبەستمانە ڕای ئەوان بزانین کە ئایا ئەوان چۆن ڕوانە پرسی ڕێفراندۆم و ئایا ئەوان لە ئێستادا ئەتوانن چۆن پاڵپشتی لە پرۆسی ڕێفراندۆم بکەن دەپرسین کە بوونی کیانێکی سربەخۆ لە باشوور کیانێکی خاوەن سەروەری و دان پێدانرا و چۆن دەبێتە یاخود چ گرنگیەکی هەیە بە نسبەت بەشەکانی دیکەی کوردستانەوە چ لە ڕۆژهەڵات بێت چ لە ڕۆژئاوا بێت چ لە باکوور بێ و بێگومان چ لە باشووریش بێ مەبەستمە بزانم کە پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دەڕوانە هەڵوێستی کۆماری ئیسلامی ئێران سەبارەت بە ڕێفراندۆم من زیاتر ناڵێم میوانەکەم کاک ئاسۆ حەسەن زادە جێگری سکرتێری گشتی حزبی دیموکراتی کوردستان لە هەولێرەوە لە ستۆدیەکانمان لە شاری هەولێر لەگەڵمانە سڵاوت لێبێ ئەم کاک ئاسۆ بۆ پرسیارە دەست پێ یەکەم ئێوە وەکو پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵاتی کوردستان چۆن دەڕوانە پرسی ڕێفراندۆمی سربەخۆیی بەڵێ سڵاو لە خۆت و لە بینەرانی بەرنامەکەتان پێشدا پێم خۆشە تەکید لەسەر ئەو خاڵە بکەم هەروەکو لە پێشەچی بەرنامەکەدا بە دروستی ئاماژەت پێکرد ئەوەی کە ئێمە لێرەدا قسەی لەسەر دەکەین ڕوانگەی کوردی پارچەی دیکە یا وەکو بڵێن وەکو خۆم وەکو ئەو حیزبەی کە ئەمن تێیدا ئەندامم و وەکو ڕۆژهەڵاتیەک باس لە سربەخۆیی کوردستان یالانی کەم ڕێفراندۆمی سربەخۆی باشووری کوردستان دەکەین ئەم مەوزوعە لە دوو لایەنەوە حەقی خۆیەتی کە کوردی پارچەکانی دیکەی کوردستانیش یا دیاسپۆرای کوردی لە دەرەوەی وڵات و لە هەر شوێنێکی دنیا وەکو بۆ خۆت فەرمووت سەرنجی پێ بدەن و هەڵوێستەی لەسەر بکەن و لێی بێدەنگ نەبن تەبیعەتەن بەهۆی دابەشبوونی کوردستان بەهۆی ئەوەی کە بەداخەوە ئێمە بزوتنەوەیەکی ناسیۆنالیستی یەکگرتو یەک دەستمان لە سەرتاسەری کوردستاندا نییە هەتا بە یەک ئاجێندای خەباتجێڕی و ئازادی خوازانە بچێتە پێشێ کاردابشکردنێکی سروشتی لە نێو بزوتنەوەی کووردا هەیە کە دەبێتە هۆی ئەوەی کە هەر پارچەیەکی کوردستان ئاجێندای خەباتی تایبەت بەخۆی هەبێ بەرژەوەندی تایبەت بەخۆی هەبێ و بەخۆی نوێنەرایەتی کار و بەرنامە سیاسی و خەباتجێڕەکانی بکات بەڵام لە هەمان کاتدا ئێمە باز لە پرسی ئازادی پرسی لە مافی و ڕزگاری میلەتێک دەکەین کە خاک و نیشتیمانەکەی دابەشکراوە کەوابوو ئەو پرسە لەگەڵ ئەوەدا کە بۆ نمونە وەکو کوردی ڕۆژهەڵات کوردەکانی ڕۆژهەڵات جا چ وەک سیاسی چ وەک ئەحزاب چ وەکو کۆمەڵگەی مەدەنی کاری سەرەکی و یەکەمیان خەباتە بۆ ماف و ئازادەکانی خەڵکی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بە دژی کۆماری ئیسلامی بەڵام لە هەمان کاتدا نابێ ئەویان لەبیر بچێتەوە کە پرسی کورد لە پارچەکانی دیکەی کوردستانیش بە تایبەتی ئەو مۆزوعی ئێستا لە ئارادایە گرنگی خۆیە کەوابوو ئێمە وەکو بەشێک لە نەتەوەی کورد لە لەحزەیەکی هەستیار و زۆر مێژوویدا دژین ئێستا کە ئەم پرسە هاتوۆتە پێشێ بەدەر لەوەی کە ئاکامەکەی چ دەبێ ئیشی ئێمە نییە تەبیعەتەن وەکو ڕۆژهەڵاتی قسە لەسەر بڕیارەکەی یا لەسەر وردەکاری و چۆنیەتی جێبەجێکردن یا مشتومڕە نێوخۆیەکان و مناقشەی ناوخۆیی باشووری کوردستان بکەین ئەوە تایبەتە بە باشووری کوردستان بەڵام وەکو پرەنسیپێکی هاو پەیوەندی نەتەوایەتی لەسەر ئێمەیە کە وەک بەشێک لە نەتەوەیەک بۆمان گرنگ بێت تەبیعەتەن نابێ لێ بێدەنگ بین و بە ڕسمیش پشگیریمان لێکردەوە گەر سەرنجتاندا بێ کوردی پارچەکانی دیکەی کوردستان بەگشتی بە تایبەتی کوردی ڕۆژهەڵات و کوردی دیاسپۆراش بە چاوی ئومێدەوە چاو لەو بڕیارە دەکەن و پێیان خۆشە کورد لە باشووری کوردستان بە یەکڕێزی بتوانێت بەرەوڕووی ئەو تەحەدایانە بێتەوە کە ئەو بڕیارە پیرۆز و گەورە مێژوویە بۆ ڕاپەڕاندنی ئەو کارە تەبیعەتەن لەحزەیەک نییە ئەو پرۆسەیە کە ڕێگایەکی دوور و درێژە کە ئێمە ڕەنگە لە سەرەتاکانی دابین لەلایەکی دیکەوە لەو لایەنەوە پاساو دەدرێت کە ڕۆژهەڵاتیش قسەی تێدا بکات لەبەر ئەوەی کە ئەمە کاردانەوەی ڕاستەوە خۆی لەسەر دۆخی خەباتی کورد لە ڕۆژهەڵات دەبێت چ بەهۆی ئەوەی کە دەوڵەتێکی کوردی ئەگە لە باشووری کوردستان ئینشاڵڵا دروست بێ ئەوە بێدەرەنجام نابێت لەسەر پرسی کورد لە تەواوی دنیادا و لەسەر دۆخی کورد لە پارچەکانی کوردستان دیکەی کوردستانی بەر لەوەی بچینە سەر کاریگەری بوونی ئەم دەوڵەتە لەسەر پارچەکانی دیکەی کوردستان بەبەستمە و پرسیارە بکەم ئێوە لە ناو پارتە سیاسیەکانی ڕۆژهەڵات وەکو خۆشت ئاماژەت پێدا وەکو ڕۆژهەڵاتیەکان وەکو کوردێک چۆن ئەتوانن پاڵپشتی لەم ڕێفراندەمە بکەن ئێمە
پاڵپشتێکی کە ئێمە دەتوانین بیکەین بەشی زۆری پاڵپشتێکی معنەویە تەبیعەتەن حاشای لێ ناکرێت کە بەشێک لە ڕۆژهەڵاتیەکانی دانیشتووی هەرێمی کوردستان یا ڕەنگە بەشێک لە ڕۆژهەڵاتیەکانی هەندەرانیش یا بە ئەسڵ ڕۆژهەڵاتی با بڵێن ئەوانە کە هەڵگیری ئەو ناسنامەیە یا بە قەولی خۆمان لێرە باری شارستانیە کە هەن کە ئەوان بە ئیستلاحی هێشتا باو بە عێراقی حیسابن ڕەنگە ئەوانە دەنگدەر بن کەوابوو لەو حاڵەتەدا تەبیعەتەن ڕۆژهەڵاتێکیش دەتوانێت دەنگدات بەڵام ئەگەر بەشی زۆری چاو لێ بکەی پاڵپشتی و پشتگیریەک کە کوردی ڕۆژهەڵات دەیکات دیسان دەڵم کوردی ڕۆژهەڵات پێشدات دەبێت لە بیری بێ کاریوی خەباتە بۆ ئازادی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان و بۆ مافی کورد لە ئێرانێ ئەوە کاری ئەسڵێتی بەڵام بەنسبەت ئەو مەسەلێش بێگومان نابێ بێتەفاوت بین بە قەولی خۆمان دەڵێن بۆ معنایە کە ئەگەر دقت بکەن کۆماری ئیسلامی کە نەیاری ئێمە و ئێمە نەیاری کۆماری ئیسلامین ئەکتیفترین دەوڵەتە بۆ بەربەست دروستکردن و نەیاری لەگەڵ ئەو بڕیارە پیرۆزە هەر بۆیە کاردانەوەی لەسەر دۆخی ئێمەش دەبێت بەڵام بۆ پرسیاری وەڵامی پرسیارەکە دەتوانم بڵم لەسەر یەک پاڵپشتێکە پاڵپشتێکی معنەوی و مەبدەئیە لە زیمنی ئەوەدا کە ئێمە تەئیدی ئەو شتە دەکەین ئارزوش دەردەبڕین کە کورد بتوانین دیسان دەڵم بە یەکگرتووی ئەو کارە جێبەجێ بکات. باشە کاگاسۆ لە نوێترین پێشاددا زیاتر لە 300 کەسایەتی چالاکی سیاسی و فەرهەنگی و مەدەنی ڕۆژهەڵات واژۆیان کۆ کردوتەوە و دەڵێن بەڵێ بۆ ڕێفراندۆمی سربەخۆیی لە باشووری کوردستان ئەمە بە جۆرێک لە جۆرەکان پاڵپشتیە خۆشت باست کرد کوردانی دەرەوە کوردانی هەندەران بە تایبەت ڕۆژهەڵاتیەکان بە ڕێگەیەک لە ڕێگەکان بەنیاز نین خۆتان زیاتر ڕێک بخەنەوە و چالاکیتانە بێ بۆ پاڵپشتی لە ڕەفرەندەمی سربەخۆیی سەرکردایەتی پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە حەقیقەتێکە ناشاردرێتەوە لە باشووری کوردستانە ئێمە لە 25 ساڵی ڕابردوودا لە نزیک بە 25 ساڵی ڕابردوودا کە ئەم کیانە سربەست و نیمچە سربەخۆیە کە لە باشووری کوردستان لە حاڵی شکڵگرتندا بووە هەوڵمان داوە بەرژەوەندی و دۆخی تایبەت بە ئێرە لە بەرچاو بگرین بۆ ئەوەی کە لە بڵین خەباتی ئێمە و برنەپێشی ئاجندای خەباتی جێڕی ئێمە زۆر لەتمە یازیان لە پرۆژەی بڵین سەروەری خوازی و یاکیان دروستبوونی کورد لە باشووری کوردستان نەدا لەبەرەوەی کە سەرکەوتنی کورد لە پارچەیەکی کوردستان یا شکستی کورد لە پارچەیەکی کوردستان کە سەرکەوتن و شکستی کورد لە پارچەکانی دیکەی کوردستانیش دێنینە حیساب و دیارە من پێم باشە و ئێمە پێمان خۆشە کە ئەو پەیوەندیە لە بەرپرسیارەتی پەیوەندیی دوولایەنە بێ لە نێوان پارچەکانی دیکەی کوردستان بە تایبەتی ڕۆژهەڵات کە ئەمڕۆ زۆر لە پەراوێز دەخرێ هەوڵ دەدرێ لە پەراوێز بخرێ و باشووری کوردستانیش ئەم هەردووگلا لە بەرامبەر یەکتردا بە تایبەتی ئەگەر ئینشاڵڵا دەوڵەتێکی کوردی لێرە دروست بێ بە هەموو ئیلزاماتێکی قانونی نێودەوڵەتی کە بۆی دروست دەبێ بەرپرسیارەتەکە دوولایەنە بێ لە ڕابردوودا بۆ نمونە لە کاتی شەڕی داعشدا کاتێک تهدید هەبوو لەسەر خاچی بڵین لەسەر نیشتیمانی ئێمە لە باشووری کوردستان هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئامادەیان دەربڕیوە ئەگەر چی زۆر دەرفەتیان پێ نەدراوە کە ئەم ئامادەیە بەجێبگێنن بەڵام ئامادەیە گیان دەربڕی کە دیفاع لە خاچی کوردستان بکەن ئەگەر بەهۆی ئەم هەنگاوە ڕۆژهەڵاتی باشووری کوردستان بکەوێتە بەرمەترسیەوە ئەگەر چ بۆ دیفاع لە خاچی کوردستان و چ لەبەر ئەوەی کە ئەمانە ئەم لایەنانەی کە تهدید لەسەر باشووری کوردستان دەکەن نەیاری ئێمەشن و لە یەکەمین هەنگاوەکانیان ئێمەش دەکەنە هەدەف هەروەکو ئێستا بە تۆپباران ئێمە بە بیانوو دەگرن بۆی کە پرۆژەی سەروەری خوازی کوردی لە باشووری کوردستان لێی بدەن تەبیعەتەن بە شێوەیەکی زۆر سروشتی ئێمە دیفاع لە خۆمان و لە خاچی کوردستان دەکەین کەوابوو ئەوەش جۆرێکە لە دیفاع لێکردن یا بە یارمەتیدان بەڵام هەروەکو وتم ئەگەر ئەم حاڵەتانەی لێ دەربکەی کە دیارە ئەم بە دووری دەزانم ئەم شتانە ئەم ترسانە ئەم نیگەرانیە زۆر بە ئاسانی ڕوودەن ئەگەرچی بە پێی زانیاریش کە هێمانە کۆماری ئیسلامی هەر ئێستا جۆرێک زیادەڕەوی دەکات لە سنوورەکاندا هێزێکی زۆری هێناوە سنووری تاڕادەیەک بەزاندووە هەموو ئەوانە دەبێ ئێمە هەموو لەسەر هەست بکە کە پەیوەندە پێویستە هەماهەنگێکی زۆرتر لە نێوان هێزەکانی ڕۆژهەڵات پێشدا لە نێوان خۆیاندا پاشان لە نێوان ڕۆژهەڵاتیەکان و باشووریەکاندا هەبێ هەموو ئەوانە بە پێی دۆخەکە تەبیعەتەن دەکرێت ئێمە تووشی حاڵەتێک بین کە هێزەکانی ڕۆژهەڵاتی کوردستان
پشتگیری و پشتیوانەکەیان بۆ باشووری کوردستان بۆ گەلی کورد لە باشووری کوردستان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە پشتگیری و پشتیوانێکی مەبدەئی و معنەوی کە کوتم دوورتر بڕوا زیاتر بڕوا و ببێتە شتێکی کۆنکرێتتر ئەگەر پێویست بوو. باشە ئەمە بەنسبەت باشوورە چی بەنسبەت بڵێن وڵاتانی دەرەوە چ لە ئەوروپا بێت چ لە ئەمریکا بێ ینی خۆتەزانی ژمارەیەکی زۆر کوردانی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵاتن لە هەندەرانن ئەوان ئەتوانن چۆن لۆبی دروست بکەن بۆ پاڵپشتی لەم هەنگاوی باشوور ئەمن باسی شتی وا کردوتەوە ئەم کارە بڕیاری خوشک و براکوردەکانمان لە باشووری کوردستانە جێبەجێکردنیشی تەبیعەتەن کار و ئەرچی خوشک و براکوردەکانمان جا بە پێشدا بە موسساتی ڕسمی باشووری کوردستان کە سەرۆکایەتی هەرێمە حکوومەتی هەرێمی کوردستانە پارلەمانی کوردستانە بەهەرحاڵ ئەو دەستگا شەرعیانەی کە ئەو وڵاتە ئەو نیشتیمانی ئێمە لێرە بۆ خۆی دروست کردووە بەو نوێنەرایەتیانەشەوە بەو بەستێنە دیپلۆماسیەوە کە دروستیان کردووە هەیەە هەر ئێستا ئەکتیڤیشە ئەوە ئەرچیوانە ئێمە تەنیا دەتوانین لەو شوێنەدا کە خەت و نیشانێک بدەین یا ئارزوویەک بخوازین دەرحەق بە خەڵکی خۆمان لە بەرامبەر خەڵکی خۆمان لە ڕۆژهەڵاتەکان لە دەرەوەی وڵات چونکە پرسیارەکەت لە سەروانە هەروەکو کتم لەو شوێنەدا کە ڕۆژهەڵاتێک هەڵگیری ناسنامەیەکە کە ڕێگای پێدەدا دەنگ بدە تەبیعەتەن ئەگەر ئەمن هەڵگیری ناسنامەیەک بام کە بۆ خۆم نیمە توانی بام دەنگ بدەم تەبیعەتەن بەشداریم لەو ڕفراندومەدا دەکرد و دەنگیشم بە بەڵێ دەدا با کوردی ڕۆژهەڵاتیش بم با چیەکەمیشم کارسیارەکە هەندێک زیاتر بکەمەوە ڕەنگە مەبەستەکەم ڕوون نەگەشت بێ من مەبەستم ئەوە نییە ینی بەدەنگدان پاڵپشتی بکەن مەبەستی من ئەوەیە بۆ نمونە ئەو ڕۆژهەڵاتیانەی کە لە دەرەوەی وڵاتن بۆ نمونە یەکێک لە سویدە کۆمەڵێک لە ئەڵمانیان بەشێک لە ئەمریکایە بەشێک لە فەڕەنسایە ئەمانە ناتوانن لە ڕێگەی پێشکەشکردنی یاداشتەوە لە ڕێگەی بۆ نمونە گردبوونەوەی هێمنانەوە ئەو پەیامە بن بە وڵاتانەی کە هاوڵاتین تایە کە تایە دەژین و نیشتەجێن کە ئەوان پێیان باشە کورد خاوەنی کیانێکی سربەخۆی خۆی بێ لە باشوور ئەمە مەبەستەکەی من بوو بە دیاری کرد ئەمن پێم وایە پۆتانسیێل و هێز و وزەی ڕۆژهەڵاتەکان لە نێوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان و لە هەندەرانیش پێشدا دەبێت سەرفی بەرنامە خەباتجێڕەکانی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکرێت بەڵام لەو شوێنەدا کە پەیوەندی بە باشووری کوردستان هەیە دەتوانم دڵنیاییتان بدەمێ کە هەم حیزبەکانمان حیزبی دموکراتی کوردستان لانیکەم دەتوان بەناوی حیزبی دموکراتی کوردستان ئەو دڵنیایە بدەم کە ئێمە یعنی بۆمان گرنگ بووە بێتەفاوت نەبوون بەنسبەتەوە لە هەر شوێنێکی شتێکی لەم چەشنە ڕوویدا بێ ئەگەر داوامان لێکرابێ خەڵکی خۆمان بە تایبەت ئەگەر چاولێکی دیاسپۆرای کوردی ڕۆژهەڵات لە دەرەوەی وڵات زۆر هەستیارە بەنسبەت ئەو مەسەلەیە دڵی پێخۆشە چونکە ئەو تەسویرە گەورەکە دەبینێ ئەگەر کوردی دیاسپۆرا و بە تایبەتی ڕۆژهەڵاتیەکان بەدەر لە دابەشبوون و ناکۆچی ناوخۆیەکانی کورد لەو مەشەی لە کوردستاندا کە ئیشی وێن نییە بچێتە ناوی چاو لەو لەحزە مێژوویە دەکا کە لەحزەی هەنگاونانە بۆ شتێکی کە بۆ هەموو کورد بە نرخە ئەگەر بە دروستی جێبەجێ بکرێ کورد پێکەوە بیکاوە بە مەقسەدی بگەێنێ کەوابوو بڵێ لەو شتانەشدا هەر کارێک کرابێ ئەگەر بێت و بەڵام دەبێت داواشمان لێ بکرێ ئەمە نامانەوە بۆ خۆمان وەکو حیزبەکان ناچینە نێو پرۆسەیەکەوە کە پێشدا جێبەجێکردنەکەی ئەرچی خوشک و برا بەڕێزە کوردەکانمان لە باشووری کوردستان خۆیانە. بەڵێ کاگاسۆ ئێوەش ئاگادارن کە چەند ناوچەیەکی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ نمونە گەر سووریا وەکو نمونەیەک بێنینەوە لە ئێستادا دەوترێت دەکۆڵێت و وترێت کە گۆڕانکاری زۆر ورد و ڕیشەیی و دوورمەودا لە ئانووساتی ڕووداندایە بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی لە ڕۆژهەڵات هەیە بە تایبەت لە چواردەوری یەرێمی کوردستان سەرکردایەتی سیاسی کورد لە باشوور ئەبێت چۆن خوێندنەوە بکات بۆ ئەو دۆخە و بە چ جۆرێک لە جۆرەکان یاری بکات. جەنابەت بەو پرسیارەت ئەمن دەکێشێ نێو باس و خواسێکەوە کە لە بیدایەتی بەرنامەکەی لە خۆمم قەدەغە کرد کە قسەی تێدا بکەم یعنی بەو معنایەکە ئەمن پێم باشە شێوەی جێبەجێکردنی ئەم پرۆسەیە کورد لە باشوور بۆ خۆی بڕیاری لەسەر بدا تەنیا بەڵام لە ڕووی مەبدەئیەوە بێگومان ڕای ئێوەش بە نسبەت برایان و خوشکانی کورتانەوە لە باشوور گرنگە دنیابینی ئێوەش گرنگە بۆ ئەمن هەر بۆ خۆم ئێستا لە باشووری کوردستان لە خزمەتتان دانیشتوم کەوابوو چارەنووسی ئەو لەتە لە نیشتیمان ئەو پارچەیە لە نیشتیمان بە شێوەی سروشتیش کاریگەری لە وجود و لە هەناسە هەڵکێشانی هەمومان هەیە بەدەر لە هاوپەیوەندی نەتەوەیەکەش کە باسی دەکەین
کەواتە گەر بەناڕاستە و خۆش بێ ئەبێ ڕۆڵتانتیایە هەبێت ئەمە بەڵێ بێگومان پرەنسیپێکمان باس کرد کە پرەنسیپی هەموو کووردە بەڵام بەداخەوە هەموو کورد یا کەمی کورد بە هەمووی بە تەواوی جێبەجێ دەکەویش پەرەنسیپی یەکڕێزی و یەکگرتنە ئەمە تەنیان لەو بەشەیدا کە پرسیارت کرد بەنسبەت ناوخۆ بەڵام بۆ ڕوبەڕووبوونەوەی تەحەدانی و ئیقلیمی و نێودەوڵەتیەکانیش دەتوانین ئارەزویەوە دەرببڕین کە کورد لە باشووری کوردستان هەموو کارێک بکات لە ئاستی ئەو بەرپرسیارەتی مێژوویەدا بێ زۆر چەقبەستوو نەبێ بەوەی کە لەو لەحزەیەدا لە مشکلاتی لۆکاڵیدا گیر نەکە لە بەستێنێکی مێژووی زۆر بەرفراوان دەچاوی لێ بکات لە بیری بمێنێ کە 50 ساڵی دیکەنەوەکانمان لە بیریان دەمێنێت لە کتێبەکانی مێژوودا ئەو لەحزەیان چاو لێ دەبێت ئەو لەحزەیە وەکو کاتی دابەشبوونی کوردستان چاو لێ دەکرێت دابەشبوونی یەکەم دابەشبوونی دووەم بڕگە مێژوویە گەورەکانی پەیوەندی نێودەوڵەتیەکان کە کاریگەریان لەسەر چارەنووسی کورد هەبووە ئەگەر چاو لێ بکەی ئەمڕۆ هەماهەنگی و تەنسیقی سەربازی و سیاسی لە نێوان دەوڵەتانی ناوچە لەسەر ئەو مۆزوعە بە شێوەیەکی پێشتر نەدیترا و ئەکتیڤ بووە بەتایبەتی لە نێوان تورکیا و ئێراندا دانیشتنی لە ئاستی یعنی پێشتر نەدیتراودا دەستی پێکردوتەوە وەکو نەوەدەکان کە هەر چوار دەوڵەت پێکەوە دادەنیشتن ئەم جارە دوو دەوڵەت پێکەوە لەسەر مۆزوعێکی لەم چەشنە بەتایبەتی لەسەر ئەو مۆزوعە دادەنیشن هەر بۆیە ئەو کاری کوردیشە کە هەم لە باشووری کوردستان هەم کوردی هەموو پارچەکانی کوردستان چەشنێک لە هەماهەنگی لە نێوانیاندا هەبێت ڕاستە بەداخەوە پرۆژەی کۆنگرەی نەتەوەی کە 4 ساڵ پێشستا لە ئارادا بوو جێبەجێ نەبوو ئەو کاتە بە هۆکاری جۆرا جۆر کە هەموو لایەک دەیزانن بەڵام ئێستاش نەچووە بچێ ئێستاش دەمەساتی ئەوەیە کە لە هەر نێوخۆی هەر پارچەیەکی کوردستان ئێستا بە تایبەتی باشووری کوردستان بەڵام پارچەکانی کوردستانیش لە نێوخۆیاندا هێزە بڕیاردەر و مەیدانی ئەسلەکانی هەر چوار پارچەی کوردستان بە چەشنێک بجوڵێنەوە کە بۆ ئەو شتێک کە جەنابەت پرسیاری لەسەر دەکەی ئەویژەوەی کە باشووری کوردستان بەڕووی دەرەوەدا بەڕووی وڵاتانی ناوچەدا چۆن بکە کە هەموو کارتەکان بە چەشنێک گەمەی پێ بکە کە زۆرترین سوودی بۆ بڕینی ئەو ڕێگایە هەبێ کە پێی دەڵێن ڕێگای سەروەری و سەربەخۆی باشە کاک ئاسۆ بەنسبەت هەڵوێستی کۆماری ئیسلامی ئێرانەوە ڕاستە ئێوە وەکو پارتەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ئەزمموی گەلێک تاڵتان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە بەڵام گەر قسە لەسەر ئەو لایەنەی بکەین کە ئێران هەڵوێست دەرئەبرێت بەرامبەر بە ڕێفراندۆمی سەربەخۆی ڕایەک هەیە ئەڵێت هەڵوێستەکەی تا کۆتا نەخێرەوە ڕایەکیش ئەڵێت سەبارەت یاخود بە لە بەرچاوگرتنی گەورەی پرسی ڕێفراندۆم هەڵوێستی ئێران ئەو توندە نییە کە چاوەڕێ دەکرا ئێوە چۆن لەم هەڵوێستە ئەڕوانن ڕاستێک هەیە کە حاشای لێ ناکرێت لە نێوان ئەو چوار دەوڵەتەدا ئەو چوار دەوڵەتە ئەسڵێدا کە کوردستانیان بەسەردا دابەش کراوە چونکە خاچی کوردستان لە دەوڵەتی دیکەشدا هەن کەمە باسییان ناکەین بەڵام لە نێو ئەو چوار دەوڵەتەدا ئێران و تورکیا زیاتر لەسەر خەتن لەو مۆزوعەدا بڵێن لە دەوڵەتانی دراوسەی عێراق بەڵام لەوێدا ئەمن وەک خۆم دەتوانم پێت بڵم کە نەیاری تورکیا نەیاریی پاسیڤە وەگەمەیەکی زۆر پراگماتیانەتر دەکات لەگەڵ وەزعەکە بەڵام نەیاری ئێران نەیاریی ئەکتیڤە و هەموو هەوڵی ئێران بۆ ئەوەیە کە نەیاریە ئەکتیڤەکە بگوازێتەوە بۆ سەر ئاستی نێودەوڵەتی و ئیقلیمیش نەیاری کۆماری ئیسلامی لە تەسریحاتدا دەردەکەوێت دەمێکە چەند ساڵەکە بە تایبەتی لە چەند مانجی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئەو دەوڵەتە بۆ کە زۆر بە سەراحەت گوتوویەتی کە مخالفی لەبەرێک هەڵۆشانی عێراقا مخالفی ڕفراندومی سەربەخۆیە و بەهۆی تەواجودی ئێمە لە سنوورەکانەوەشی کردوتە بەهانە بۆی کە تهدیداتێکی کە بۆ سەر ئێمەی دەکابی کاتە تهدید بۆ سەر باشووری کوردستان و عملیشی پێ بکات بە تۆپباران بە دانانەوەی بۆمب بە بەڕێوەبردننی پلانی تێرۆریستی بەشتی لەم چەشنە لە باشووری کوردستان یعنی کۆماری ئیسلامی ستویەتی بڵێ گەرەمە هەنگاوە جێبەجێ بکەن ئەمە ڕێگامان زۆرە بۆ تێکدانی سەقامگیری باشووری کوردستان پاشان کۆماری ئیسلامی لە ڕێگای دیکەشەوە هەوڵ دەدا کە بۆ جێبەجێکردنی فراوانخوازەکانی لە ناوچەدا هەوڵ بدە ئەم دەرفەتە بکاتە دەرفەتی یعنی شەرعیەت بدا بە دشکردەوەکانی خۆی بۆی کە هەندێک پلانی سەربازی سیاسی جێبەجێ بکات بۆی کە لە درێژخایەندا بتوانێت تەوازونە ئیقلیمیەکە بە قازانجی خۆی باڵانسەکە بە قازانجی خۆی ڕابگرێ لە مەسلحەتی خۆی
زیاتر بە مەسلحەتی خۆی بشکێتەوە و لێرەدا ڕاستە ئەوە حاشای لێ ناکرێت چ لە دیپلۆماسی شیعی ئێرانیدا و چ لە بەشێک لە نێو نیزامی کۆماری ئیسلامیدا چەشنێک لە عملگەرایی و پراگماتیسم هەیە و تەعاملی 25 ساڵی ڕابردووی کۆماری ئیسلامی لەگەڵ ئەم کیانە نیمچە سربەستە کە لە باشووری کوردستان هەیە نیشاندەری ئەو واقعیەتەیە کە کۆماری ئیسلامی ئامادەیە کە زیرەکانە گەمەیەک بکە کە نەیاریەکانی هەمیشە زۆر بە سەراحەت بە عەمەلی نەکا بەڵام ئەوە خۆشخەیاڵی دەبێت ئەگەر ئەمن یا جەنابەت پێمان وابێ لە ئاخری ڕێگاکەدا لە ئاخری ڕۆژەکەدا کۆماری ئیسلامی لانی کەم جارێت تەحملی دروستبوونی دەوڵەتێکی کوردی لە باشووری کوردستان دەکا هەم لەبەر ئەوەی کە گەرواز لە خۆشخەیاڵی بێن و زیاتر لەگەڵ واقع و منطقدا مامەڵە بکەین قسە لەسەر ئەوە هەیە کە لە دوای گۆڕانکاریەکانی سووریا ئێران کۆماری ئیسلامی ئێران هەوڵ ئەدات کە قەڵەمڕەوی دەسەڵاتی خۆی کە تا ئێستش بە شێوەیەک لە شێوەکان وایە تا ناو لوبنان و ئەولاتریش درێژ بکاتەوە لەلایەکی دیکە وەکو لە قسەکانی جەنابیشدا ئاماژەت پێکرد بۆ نمونە تورکیا و ئێران چەند نەیارن بەڵام لەسەر پرسێک هەندێک خاڵی هاوبەشیانەیە کە کۆیان دەکاتەوە بەڵام لە کۆتایی ڕێگەکەدا تورکیا تەمسیلی بلۆکی سونی ئەکات و ئێران تەمسیلی بلۆکی شیعی ئەکات ئایا ئەمە ئەو وا ناکات کە لە کۆتاییە ئەم هەنگاوە سەرکەوتوونە بێت دوجار ئێران نەتوانێت بۆ نمونە نەیاری ئەم دەوڵەتی کوردستان بخاتە سەر ئاستێکی نێودەوڵەتی یاخودی چ نەبێ ناوچەیی دەست خۆش قسەکانی منت کرد لە ڕاستیدا ئەمن پێم وایە ئەو تهدیداتەی کە بڵێن ئەو تەنسیقەی ئەو هەماهەنجەی کە تورکیا و ئێران بە دەست پێشخەری ئێران ئەو کۆبوونەوەی سەرۆشی ئەرکانی سوپای هەردووک لایەن کردویانە و لە ئاستی باڵاشدا لە تورکیا پێشوازیان لێکراوە ڕاستە کە شتی هاوبەش هەیە لە نێوان دەوڵەتانی حاکم بەسەر کوردستاندا بە تایبەتی لە نەیاری لەگەڵ گەلی کورد لە تەواوەتی خۆیدا بەڵام ئەمن پێم وایە ناکۆچیەکانی نێوان ئەم دوو دەوڵەتە بەڕاست بەو هۆکارانی کە باست کرد یەکەم پەیوەندی نێودەوڵەتەکانیان بەرژەوەندی ناوچەیەکانیان گرێدراویە جیهانیەکانیان بلۆک بەندیەکانیان لەو شتێدا کە تۆ باست کرد و بە تایبەتی ڕوبەڕووبوونەوە ململانەکانیان لە قەیرانی سووریەدا ئەو لایەنانەی کە پراکسەکانیان یعنی ئەو لایەنانەی ئەو لە قوپۆپانەی کەوان پشتیوانیان لێ دەکەن سەر بەوانن دەکاریان دەخەن ئەوە تعبیر لە دژایەتێکی زۆر قوڵ و ساختاری یا بە بڵێن پێکهاتەیی بنەڕەتی و ئاشتی ناپەزیر یعنی کە ئاش ناکرێتەوە ئەو شتە لە نێوان کۆماری ئیسلامی وە پلانەکانی دەوڵەتی تورکیا لە درێژخایاندا بۆیە ئەوە جۆرێک بە ئەرخەیانی بەبێ کە تەواو ئەرخەیان بێ دەوڵەتی کوردی یا کوردەکان لە باشووری کوردستان لە نەیاری تورکیش لە نەیاری ئێران بە تایبەتی بەڵام لە هەر حاڵدا ئەمن ئومێدم هەیە کە ئەوانە بەهۆی ئەو ناتەباییە بنەڕەتێکە لە ڕووی استراتیژیکەوە لە نێوانیاندا هەیە لە بەرژەوەندەکانیاندا نەتوانن دژایەتێکی هاوبەش دژایەتی بەجیا هەر کامەی بەڕێکاری خۆی دێکا بەڵام دژایەتێکی هاوبەش ئەو دەمی قووەتەکە زۆرتر دەبێت بۆ سەر کورد تهدیدەکە گەورەتر دەبێت ئەم دژایەتی هاوبەشە ناتوانن جێبەجێ بکەن لە هەر حاڵدا ئێران بەهۆی ئەوەی کە ئەو ناهوێ دیموکراسێکی چکۆلە گەورەیە کورد میلەتێکی گەورەیە بە هەر حاڵ دیموکراسێکی با بڵێن بە قەوارە بچووک و ساوا یا تازە خەریکە پێدەگات لە بنگوێی دروست بێ بەو مۆدیێلە لە پێکەوە ژیان بەو مۆدیێلە لە بەهاکان کە کورد لە باشووری کوردستان هەیەی بەو گرێدراوی نێودەوڵەتیانە بۆ کرانەوەی کە کورد لە کوردستان لە باشوور هەیەی و بە تایبەتی بەهۆی بوونی 10 میلیۆن کورد لە ئێران لە هەر حاڵدا کۆماری ئیسلامی ئەگەر لەبەر تێکچوونی تەوازونی ئیقلیمیەکانیش نەبێ ئەگەر لەبەر ئەوەی نەبێ کە هێژمونی خۆی لە عێراقدا بەم چەشنە بە تەواوی سەقەت بێ بەهۆی دروستبوونی دەوڵەتێکی کوردی بە هۆکارەکانی دیکەش لە هەر حاڵدا ئەو هەر نەیار دەبێ و هەر نەیار دەمێنێتەوە جا ئایا لە بڕگەیەکدا وەک پاش سەردانی وەفدی کوردی باشووری کوردستان بۆ بەغدا ئەوانە بە چەشنێک قسەیان کرد مەبەستم وتەبێژانی ینی بڵێن کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێرانە بە چەشنێکی پراگماتیستیان قسەیان کرد کە ئێمە پێمان وابێ کە ڕەنگە تەحملی جێبەجێبوونی ئەو هەنگاوە بکەین نا ئەوە سیاسەتە ئەم پێم وایە لە ئاخری ڕۆژەکەدا لە ئاخری ڕێگاکەدا کۆماری ئیسلامی هەر بە نیازی ئەوەیە کە ئەو پرۆژەیە جێبەجێ نەبێ ئەنی کار بۆ ئەوە بەڵێ کۆتا پرسیارم
ئێوە ئەگەر زۆر بە کورتی وەڵام بیتەوە کورت و پوخت سوپاس دەکەم ئێوە وەکو ڕۆژهەڵاتیەکان مافی دەنگدانتان نییە لە ڕێفرەندەمی سربەخۆیی بەڵام زۆر سەرسەختانە پاڵپشتی لەم ڕێفرەندەماکەن پەیامتان چییە بۆ و کەسانەی لە باشوور دەژین باشوورین و مافی دەنگدانیان هەیە بەڵام دژی ڕێفرەندەمی سربەخۆین و پێیان باشە کە لەگەڵ عێراق بمێننەوە نەک دەوڵەتێکی کوردستان دروست بێت زۆر بە کورتی ئەمن تەنیا ئەوەندە دەڵێم ئەمن پێم خۆشە فەرمووت سەرسەختانە پێم خۆشە بە ئارامی ڕۆژهەڵاتیەکان پشتیوانی لەو شتە بکەن بەبێ ئەوەی کە بچنە نێودا بەشبوونە ناوخۆیەکانی باشووری کوردستان ئەوە ئیشی ئێمە نیە بەڵام پەیامی من بۆ کوردەکانی باشووری کوردە ڕۆژهەڵاتیەکانی باشوور یا لە هەر شوێنێکی دنیا هەن کە هەڵگیری ناسنامەیەکن کە بتوانن دەنگ بە بەڵێ بدەن بێگومان ئەمن بۆیان دیاری ناکەم دەنگ بەچی بدەن بەڵام هەروەکو گوتم ئەگەر ئەمن هەڵگیری ناسنامەیەک بام کە توانی بام دەنگ بدەم حتمما دەچوومە سەر سندوقی دەنگدان و دەنگیشم بە بەڵێ دەدا. بەڵێ کاک ئاسۆ حەسەن زادە جێگری سکرتێری گشتی حیزبی دیموکراتی کوردستان زۆر زۆر سپاس بۆ و کاتێکا بە ئێمە و بابینەرانت بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز لێرە باسی ڕۆژ کۆتایی هات ڕێزیادگار فایق و ستافە جوان و ئەزیزەکەم لە شاری سلێمانی و لە شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەم ئاوەدان بێت. خواتان